خێزانێکی کورد 90 ساڵە چا ناخۆنەوە. چا یەکێکە لەو خواردنەوانەی کە لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکاندا زۆر دەخورێتەوە. کوردیش وەک بەشێک لە کۆمەڵگاکانی ڕۆژهەڵات زۆر خواستیان لەسەر خواردنەوەی چایە. بەڵام خێزانێکی کورد لە هەڵوێستێکی جوامێرانەدا بڕیاریان داوە هەرگیز چا نەخۆنەوە. ئەوە بۆ 90 ساڵ دەچێ ئەو خێزانە چایان نەخواردوێتەوە. ڕەگوڕیشەی ئەم چیرۆکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1932 کاتێک بەریتانیا عێراقی داگیر کرد. خێزانی کاک عەبدوڵڵا کە سەر بە یەکێک لە حیزبە دیارەکانی کوردستانە بڕیار دەدەن هەر بە چەک ڕوبەڕووی بەریتانیا نەبنەوە، بەڵکو هەڵوێست لە دژی ئەو کەلوپەلانە ژوەر بگرن و بەکاری نەهێنن کە هی بەریتانیایە. لەو کاتەدا بەریتانیا بەناوبانگ بوو بە هەناردەکردنی چا بۆ ماوەی چەندین ساڵ بازرگانی چای قۆرغ کردبوو. ئەم خێزانەش وەک هەڵوێستێکی لێکچووی غاندی بڕیار دەدەن چا نەخۆنەوە، چونکە لەلایەن بەریتانیاوە خاوەندارێتی دەکرێت. لە پاش تێپەڕبوونی چەندین ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا و سەربەخۆیی عێراق، بەڵام ئەو خێزانە هەر لەسەر هەڵوێستی خۆیان سوور دەبن و چا ناخۆنەوە. ئەم هەڵوێستە هەر لە باوکدا ناوەستێ، بەڵکو کوڕ و کوڕەزاکانی کاک عەبدوڵڵا بەردەوام دەبن لەسەر هەمان هەڵوێست. ئەوەی جێگای سەرسوورمانە تاوەکو ئێستاش ئەو نەریتەیان نەشکاندووە. سەرباری ئەوەی لە ئێستادا چا مڵکی بەریتانیان نییە، هەرچەندە چا لە کوردستان و عێراق خواردنەوەیەکی باوی کۆمەلگایە. ئایا ئەم هەڵوێستەی کاک عەبدوڵڵا و خانەوادەکەی چۆن هەڵدەچەنگێنی؟ بۆچی لە ناو کووردا ئەو جۆرە ئینتیمایە کاڵ بۆتەوە؟